بەنای خۆی گەورە قوتابیان لەگەڵتانم بۆ شیکارکردنی ڕاهێنانەکانی بابەتی ڕستەی پرست. ڕاهێنانی یەکەم دەست پێ دەکەین کە لە لاپەڕەستی و هەشت کتێبەکەمانە دەڵێ ئەم بۆشایانە خوارەوە بە وشەی گونجاو پڕکەوە بەڵام وشەی پرسی گونجاو. طبعاً قوتابیانی بەڕێز ئەو نووسینە کەسکانە لەلای ئێوە بۆشاییە، نووسینە کەسکان وەڵامەکان حالی حاضر نووسین لە کتێبەکە نووسرا بە بۆشایی زمانی قسە دەکەی. ئەمەش دەڵێن بە چ زمانی قسە دەکەیت کە پرسیار لە شتێکی بێگریان دەکاتن. دەڵێن گەنم بۆشایی دێتە چاندن، پرسیار لە چۆنێتی چاندنی گەنم دەکات. دەڵێن گەنم چۆن دێتە چاندیان، ئەمە تایم بڵێن چۆن، تایم بڵێن چاوە، تایم بڵێن چاوە. باشە لەبەر ئەوەی زاری کرمانجی سەروە هەم تاین چۆن بەکاربێن تاین چاوەش بەکاربێنی. سێمیان دەڵێن سۆز لەگەڵ بۆشایی چوو بۆ سەیران، ئەمە دەڵێن سۆز لەگەڵ کێ چوو بۆ سەیران، واتە پرسیار دەربارەی کەسێک دەکاتن. دەڵێ بۆشای لە کوردستانی بەفر دەباری، کەنگی لە کوردستان بەفر دەباری، کەنی لە کوردستان بەفر دەباری. بۆشایی نەخوێندەواری لە کوردستان نامینێ، چۆن نەخوێندەواری لە کوردستان نامینێ. ئەوە پرسیار لە چۆنێتی کردنی کارێک دەکات، بۆیە ئەو کەسکانە وەڵامی ڕاست و دروستە. ڕاهێنانی دووەم لە لاپەڕەستی و هەشتی دەڵێ ئەو وشانی هێڵیان بەژێردا هاتووە، وشەی پرس لە زیاندا بنێ و ڕستەکانش بگۆڕە بۆ ڕستەی پرس. دارگوێز لە کوردستاندا دەڕوێ، ئەگەر بیکەنێ پرسیار ئێرانە دەڵێن چی؟ دەڵێن دارگوێز لەکوێ دەڕوێ، وشەی پرسی لەکوێ بەکاردەهێنێ. دومی دەڵێ مانگی بەفرامبار 30 ڕۆژە، ئەگەر ئەو سێ بکەینە پرسیار لەبەر ئەوەی ژمارە و دڕۆ ئەندازێ بە چەندی دەکەینە پرسیار. دەڵێن چێ؟ دەڵێن مانگی بەفرامبار چەند ڕۆژە. نانەکەی بە پەلە خوارد، بە پەلەی هێڵی بەشەردا هێناوە، ئەگەر بیکەنێ پرسیار دەڵێن نانەکەی چۆن خوارد، دەڵێن نانەکەی بە پەلە خوارد، چۆنمان وەکو وشەی پرس بەکارهێنا. دەڵێن نابێتە هشیارە، ناوی تۆ وشیارە، ئەگەر بمانەیە هشیارێ بکەینە وشەیەکی پرس لە زیاتردا بنێ، دەڵێن نابێتە چییە؟ نابێتە چییە؟ وشەی پرسی چی بەکاردەهێنن. پێنجە دەڵێ سبەی دەچیتە دهۆک، هێڵی بژێر سبەی داهێناوە، ئەگەر سبەی بکەینە پرسیار چ لە وشەیەک لە زیاتردا دەنێ، دەڵێ مامۆستا سبەی کاتە، دەڵێن کەی دەچیتە دهۆک، کەی دەچیتە دهۆک، وشەی پرسی کەیمان بەکار هێنا چکە لە پرسیارکردن لە کات بەکاردێ. ڕاهێنانی سێم لە لاپەڕەستی و هەشت دەڵێ ئەم وشە پرسان لە ڕستەدا بەکاربێنێت، چەند وشەیەکی پرسی دەکەمە ئەمەش لە ڕستەی بەکاردێنێ. کام ئایا چۆن چی کەنگی کوێ. کام دەڵێ کام قوتابی زیرەکە، کام وشەی پرسە، ڕستەی پرسی دروست کردووە. ئایا دەچیت بۆ سەیران، ئایا وشەی پرسە لە ڕستەی پرسە بەکارمە هێنا چکە لە کۆتایی ڕستەکەدا نیشانی پرسیارمان داناوە. چۆن دەڵێ وانەکان چۆن دەخوێنی، نیشانی پرسیارمان داناوە چۆن وشەی پرسە پرسیار لە چۆنێتیکردنی کارێک دەکات. چی دەڵێ گۆشتی چی دەخۆی، چی ئەو لە ڕستەی بەکارمان هێنا. کەنگی دەڵێ کەنگی دێچینە زۆزانە، کەنگی بۆ پرسیارکردن لە کات بەکاردێ. کوێ دەڵێن ئازاد خەڵکی کوێیە، کوێ بریتێ لە چی؟ کوێ بریتێ لە وشەی پرس، دۆ پرسین لە شوێن بەکار دێتن. ڕاهێنانی چوارەم هەڵبژاردنە لە لاپەڕەستی نوێیە، بۆشایی ڕۆژ لێ مایتەوە، ئەگەر ئەوەی بکەینە وشەکی پرسی لە زیاتردا بنێ چ دەڵێن؟ دەڵێن چەند ڕۆژ لەوێ مایتەوە، وشەی پرسی چەند بەکاردێنی. بۆشایی دەچین بۆ سەیران، چی کامە کەی کێ. پرسیار لەسەکە پرسیار لە کات دەکات، ئەمەش دەڵێن کەی دەچین بۆ سەیران، کاتە کەی وەڵامی ڕاست درستە. کتێبەکەت بە بۆشایی نارد، کتێبەکەت بە کام نارد، کتێبەکەت بە چۆن نارد، کتێبەکەت بە چەند نارد، کتێبەکەت بە کێ نارد، کێ وەڵامی ڕاست و درستە. بۆشایی دەخۆی، تەماشا کیش دەخۆی، کوێ دەخۆی، کێ دەخۆی، چی دەخۆی، ئەمە دەڵێن چی دەخۆی، چکە پرسیار لە شتی بێجیان دەکات ئەگەر لێبی. ئەمە لە کنەخۆمان ڕاستە دەڵێن کورە وەڵڵاهی دەڵێ کچەکەم ئەوەندە جوانە کچەکەم دەخۆم، بەس کە دڵێ دەیخۆم عین نەک ئەوها بیکاتە ناو پارۆکۆ ناو فڕنی دوولیدا تواندا سماقی بەسەردا داکات و هەروەها پیواز و تەڕەتولۆ کەرە و زێگەڵدانێ و حەپەلوشیکە. با بە شتانە نییە کە دەڵێت تۆ دەخۆم، ئەوە لە خۆشویستیانەوە دەڵێت. بۆیە وەڵامی ڕاست دەڵێن چی دەخۆی. وڵات بۆشایی پێش دەکەی، وڵات کێ پێش دەکەی، وڵات کامە پێش دەکەی، وڵات کیڤە پێش دەکەی، وڵات چۆن پێش دەکەی، ئەمەش دەڵێن وڵات چۆن پێش دەکەی، چکە پرسیار لەکردنی کارێک دەکات. ڕاهێنانی پێنجەم لە لاپەڕەستی نۆ دەڵێت داڕشتن دەربارەی یەکێک لەم دوو دێرە بنووسە. دوو دێری دایتەمە داڕشتن لەسەر دەنووسین، یارمەتیدانی هاوڕێی ئەرکی هەمووانە. پێشینان دەڵێن چی بچێنی ئەوە دەدووریەوە، ئەمەش لەسەر چی بچێنی ئەوە دەدووریەوە داڕشتنمان نووسیوە. دەڵێن ئەم پەندە پەندێکی کوردیە لە دێر زەمانە باو باپیرانی کورد خاوەن بیر و هزرێکی فراوان بوونە، پەندە کوردیەکانش دەرخەری ئەم ڕاستیان کە بڵێن تاکی کورد خاوەن بیر و هزرێکی فراوان بووە. ئەم پەندەی سەرەوە واتە چی بچێنیت ئەوە دەدووریەوە. گزارش دەکات لە پەروەردەکردنی منداڵ، هەموو کەسێک منداڵەکانی چۆن پەروەردە بکات،
منداڵەکانش کە گەورە دەبن لەسەر ئەم پەروەردەی هەڵسکەوت و مامەڵە دەکەن لەگەڵ دایک و باوکیان کەواتە پەروەردەکردنی منداڵ ئاوێنەیە بۆ مامەڵەکردنی منداڵ لەگەڵ دایک و باوکی لە داهاتوودا چونکە ئەگەر جوتیارێک گەنم بچێنی ئەو جوتیارەکە هەر گەنم دەدورێتەوە نەوەک جۆ میسکوونەوە بۆیە لەسەرمان پێویستە پەروەردەیەکی دروستی منداڵەکان بکەین لە داهاتوودا ئەو پەندێ بە واتای ئەوە بەکاردە ساڵ دو ساڵی دیکە لە پۆلی نوێژ دەخێنی ئینشاڵڵا ئەگەر خوای گەورە تەمەندات و بگەنە ئەو کاتی کە دەڵێت چی بچێنی ئەوە دەدوریەوە ئەنێ تو ئاتەن ئینسان کە جوتیارە کابرا ئەگەر نیسک بچینی هەر نیسک دوورتەوە ئەگەر جۆ بچینی هەر جۆی دوورتەوە ئەگەر پیوازی بچینی هەر پیوازی چینتەوە کەواتە نەمانزانێ ڕۆژە کەسێک پیوازی بچینی بەڵام دوورینەوەکەی گەنم بێتن کەواتە ئینسان چ بچین ئەوی دوورتەوە لۆیە تۆ ئەو پەندەی بە واتایە وەربگرە ئەگەر مرۆڤ منداڵەکانی چۆن پەروەردە بکاتن بە هەمان شێوە منداڵەکان لە داهاتوودا بۆ شێوە مامەڵە لەگەڵ دایک و باوکی خۆیان دەکەن لێرە داهاتینە کۆتایی بابەتەکەمان لە مەرزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژار دانراوە دەتوان سوود لە پرسیارەکان وەربگرن بە هیوام سوودی تاو لە بابەتەکان وەربگرن بابەتی داهاتوون بە ناوی ڕستەی سەسوومانە ئینشاءڵڵا خوای گەورە تەمەنامدا لە بۆتان ڕێکوەردەکەین سەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه